بناوی خوای بەخشندەی میهرەبان برانی بەڕێز و خۆشەویستم بەناوی سەنتەری مەولەوی و بەناوی کۆمەڵی کوردی بەریتانیا و ئەم ئەگەڕەگەم پێ بدەن بران بەناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنێکی گەرمتان دەکەم. زۆر خۆشحاڵم کە ئەم گەنجە بەڕێزانە دەبینم لێرە لە سەنتەری مەولەوی و سپاس بۆ ڕێکخراوی داکۆ کە ئەم کۆڕی ڕێخستووە بەڕاستی شەکی باشی کردووە. ئێمە وەکو سەنتەری مەولەوی بەڕاستی پێشوازیتان لێ دەکەین لە هەر کاتێکدا بتانێت کۆڕێک ڕێبخەن بۆ ئەوەی ئێمە بتوانین بێکەوە کەمێک لە ئازارەکانی یەکتر کەم بکەینەوانێ، کەمێک ببینە یارمەتیدەر و کەمێک ڕێنمایی ئێوەی بەڕێزکەین بە سیفەتی ئەوەی کە ئێمە خیبرەیەکمان هەیە، پێشەچێکمان هەیە لە وڵاتەدا و ئێمە بە چەند قۆناغێکدا تێپەڕیوین، زۆر ناڕەحەتیمان بینیوە. هەوڵ دەدەین ئێوە تووشی ئەو ناڕەحەتیانە نەبن. ئەو ئەزمونەی کە ئێمە وەرمانگرتووە لە ئەم چەند ساڵی ڕابردوودا لەم 20 ساڵی ڕابردوودا بۆ ئێوە بکەینە هێلکەیەکی پاکراوە بکەینە دەستانەوە بۆی ئێوە ئینشاءڵڵا بەو ئومێدەی کە ئەم هەموو ناڕەحەتی کە ئێمە تووشی بووین ئێوە بۆ شێوازە تووشی نەبن و کەمتر بێت. بەڕاستی نمونەمان زۆر لایە بۆ کەسانەی کە بە دەستی بەتاڵەوە هاتنە ئەم وڵاتە ئێستا دەیان و سەدان کەس لەژێر دەستی ئەو داعش دەکەن بوونەتە مەصدەری ڕزق بۆ کەسانە. زۆر پرسیارتان کرد، بەڕاستی من هەوڵ دەدەم جوابی هەندێک لەو پرسیارانەتان بدەمەوە بە سیفەتی ئەوەی کە جەنابی کاک دکتۆر لەوەی ئەزموونی لێرە نەبوو بێت، بەڵام من بە ئەزموونەوە جوابی ئەو پرسیارانەتان دەدەمەوانێ. من مەجموعە خاڵێکی ترم داناوە، بەڵام هەوڵ دەدەم لەگەڵ ئەو مەجموعە خاڵەتدا جوابی ئەو پرسیارانەتان بدەمەوانێ کە من بە ئەزموونێکی 24 ساڵیدا پێدا تێپەڕیوم. و بەحەقەت ئەگەر بتانەوێ ئەمڕۆ هەر یەک لە ئێوە نیەتی گۆڕانکاریتان هەبێ لە ژیانی خۆتاندا و بەرنامەیەکی تۆکمەدا بنێن، دڵنیا بن پاش چەند ساڵێکی تر ئێوە دەبنە کەسانی گەورە. ئەم وڵاتە شوێنی دروستکردنی کەسایەتیەکانە منافەسەت دەکات و دەتخا بە عەرزدا. بۆیە یەکەم جار من دەبێ یعنی ئەوەی کە بە ئێوەی بەڕێز دەڵم سوپاسی خوا بکەن لەسەر ئەوەی کە ئێوە قۆناغی یەکەمتان هاتنە وڵاتێکی ئەمین و لاپەڕێکی تازە هەڵدەنەوە بۆ ئەوەی بتوانن کەسێکی کاریزمی و کەسێکی باش و سەرکەوتوتان لێ دروست بێت. مەرج نییە وەکو کاک دکتۆر باسی کردیەوە هەمووتان ببن بە سەرۆک حیزبێکیانەوە. من زۆر جار لە وتاری جومعەمدا باسم کردووە، وتومە ئێوە یعنی ئەو خەڵکانی کە موسڵمانە پێویستە تۆ لە شوێنی خۆتدا بیبیتە کەسی نمونەیی. ئەگەر یعنی بۆ نمونە بەسیترین شت کە کەسێک کلینەرە دەکا کە هیچ سکیڵێکی ئەو توی نایە وەلو لێرە سکیڵی شێ لە وڵاتەدا، یعنی دەتوانێت لەو شوێنێک کە ئیش دەکا کلینەرەکە بێتە کلینەرێکی نمونەی نییە خەڵک دەستی بۆ بەسنگەوە بگرن. ئێوە دەزانن ڕێز وزەراکان بۆچی مەنسەبی ڕێز وزەرایان پێخۆشە؟ سەرۆکەکان، پاشاکان بۆی خەڵک دەستیان بۆ بەسنگەوە بگرێت و احترامیان بگرێت و بۆی مەسەڵەن لە ژیانکی خۆشدا بژین. بەڵام دڵنیا بە تۆ ئەگەر کلینەرێک بیت دەتوانی هەمان ئیحساسی مەلیکێکت هەبێت لە ژیانیش خۆشدا بە ڕێز لە خۆت بگرە، ئیشەکەت بە ئیخلاسی بکە، ئەو خەڵکی بەرامبەرت ڕێزت لێ دەگرێتەوانێ. ئەو خۆشەی کە مەلیکێک دەبینێ لەوەی کە کەسێک دەستی بۆ بەسنگەوە دەگرێت کاتێک کە ئیشەکەت بە جوانی کرد، ئەگەر کلینەرێکیش بی دەستیان بۆ بەسنگەوە گرتی وتیان دەستت خۆش بێ، هەمان ئەو ئیحساسەیە کە مەلیکەکەیەتی. لەبەرەوە خۆت بەکەم مەگرە. برانی بەڕێز و خۆشەویستم، بەڕاستی ئەم فرسەتەش کە دەست ئێوە کەوتووە پێویستی بە بەرنامەدا ڕێژی هەیە. من ئەمڕۆ چەند خاڵک باز دەکەم بە کورتی بۆ ئەوەیە گە تۆ بتەوێ ببیتە کەسێکی سەرکەوتوو لەم وڵاتەدا باوەڕت هەبێ نەبوونی ئیقامە ڕێگری لێ ناکات. ئیقامە هەر وەردەگریت، بەڵام من چەند شتێک باز دەکەم بەو مەرجەی کە تۆ لێرە بێقانونیەک نەکەی، بێیاساییەک نەکەی، تحملت هەبێت. من باسیێگە نمونەی خۆمتان بۆ بکەم بۆ کەسانی کە دەڵن ئیقامە وەرناگرین و ئیقامە نەبێ ناتوانین هیچ بکەین. برانی بەڕێز و خۆشەویستم دوای 7 ساڵ ئیقامەم وەرگرت. ئەوم بەس باسی کەمێک لەم عاناتی خۆمتان بۆ دەکەم بۆی ببێتە ئەوە. دوای 7 ساڵ ئیقامەم وەرگرتووە.
دوای 3 ساڵ پاش ئەوەی کە لە کوردستان 4 منداڵم بەجێهێشت بوو 4 منداڵی ساوای بچووکم بەجێهێشت بوو دوای 3 ساڵ مناڵەکان بە من گەشتنەوە یعنی 3 ساڵ تو حساب کە ئێوە لەوە هەرێک لێوە کەمتان ژوو ماڵ مناڵتان هەبێت و مناڵتان بەجێهێشت بێت بەڵام زۆر بە ئازارە مناڵت بەجێهێڵیت و دەسەڵاتت نەبێت بگەڕێتەوە بۆ لای ئەو کاتە وەکو ئێساش ئەم مۆبایلە بە ڤیدیۆ قسە لەگەڵان نەدەکردەوە و بچوونایە بۆ سنتەرەکان قسەم بام کردایە لەبەرەوە یعنی نابێ ئەمە بدڕوخێنێت دەزانی من کە هاتم بۆ وڵاتە 360 کەلیمە ئینگلیزیم دەزانی بەس 360 کەلیمەم دەزانی ئەویش کە لە مەکتەبەوە فێربوو بووم لە هێندە ئیش و کارەوە فێربوو بووم دەزانن ئەوەندە خۆم پێمهم بوو ئەمە تەرجمەم ناوێت ئەچوون بۆ شوێنەکان باوەڕتان هەبێت لە 6 مانگی یەکەمدا من تەرجمەم کردووە لە ساڵی یەکەمدا بەبێ ئەوەی ئیقامەشم هەبێ ئەو کاتە زانم ئێستا قورسترە بەبێ ئەوەی ئیقام هەبێ چوم لای مەحامی ئیشم کردووە وەکو تەرجمە ئیشم کرد بەڵام مەسەلەن بۆ نمونە کە تۆش وەکو کەسێک کە دەچی بەڕەش ئیش دەکەیت بەڕاستی فلیمی خۆت دەسووتێنی لە وڵاتە خەڵک هەیە 18 ساڵە 19 ساڵە 20 ساڵە ئیقامەی وەرنەگرتووە لەبەر ئەوەی غێر قانونی کردووە خەڵکی بە قاچاق پەڕاندۆتەوانێ ئیشی دەرمانی کردووە ئیشی ڕێیپ و با بڵێن تعدای کردووە بە دوای ئافرەتی بچووک و مناڵ کەوتووە بە دوای یعنی چەندین ئیشی قاچاق و خراپ کەوتووە ئەم ئیشانە مەکە برای بەڕێزم وەکو کاک دکتۆر عەبدولفەتاح باسی کرد هەوڵ بدە لە ڕێگای مۆبایلەکەشتەوە بدەتوانی تۆ کۆمەڵێک شارەزایی بۆ خۆت پێک بێنی کۆمەڵێک سکیل کۆمەڵێک بۆ خۆت دروست بکەیت هەڵیگرە بۆ ئەو کاتێک کە ئیقامەکەت بۆ دەرچوو یعنی خۆشترین شتەوە خۆت فێری زمان ئینگلیزی کە زمانێکی پارە و دڵنیا بە لەگەڵ وەرگرتنی ئیقامەکەتدا دایان ئیش بۆ تۆ کراوەتەوانێ دیان ئۆپۆرچونێتی بۆ تۆ هەیە دەزانم زۆر سەختە بە پارەی سۆشیال و یان بە پارەی ئەوە بژیت و ئانە بەڵام بە حەقەت ئەمە وای نەکردو کە تۆ لە برسا بمری لە وڵاتەدا شوێنێک هەر هەیە دەتوانێت بجێنێ شوێنەکەر هەیە دەتوانێت سوکە ئیشەکەت هەر بداتێ سوکە ئیشەکەر هەیە ئەمانە مەکە بە بیانی بەڵام لەوە چی ڕاستەکەی تۆ ئێستا لەم وەزعداکە بێ ئیقامەی دەوڵەمەند نابی لەم وەزعداکە بێ ئیقامەی ناتوانی بخوێنیت بەڵام با ئەمە مەکە بیانووی ئەوەی کە تۆ دانیشی پاڵ دەیتەوە لە ماڵەوە 6 مانگ و ساڵ و 2 ساڵ بە یەک چەقە نەدەڕوا لە وڵاتە لەبەر ئەوە ئەگەر نەیقۆزیتەوە فرسەت وەرنەگری لەوە بەڕاستی تۆ دوا دەکەویت تووشی کەئابە دەبیت تووشی خەمۆکی دەبیت تووشی یەئس و نائومێدی دەبیت من خەڵک تەلەفۆنی بۆ من کردووە مامۆستا فریام بکەوە چیتە براکەم چوار بەخۆی و چوار مناڵە هاتووە لە ئوتێلێک دانراوە وڵا بمگەڕێنەوانێ بە قوربان هەر چۆن بێ بمگەڕێنیتەوانێ ئەکاک بۆ من چۆن بتگەڕێنەوانێ وڵا تۆ هەوڵەکەم بۆ بدە لە ڕێگای کۆمەڵی کوردی و لە ڕێگای سەفارەتی عراقی و بێمێ بگەڕێمەوە یەکتم خێزان لێ بەجێهێشتووە ئەتی ناوەڵا خێزان و چوار مناڵشم لێرێ بەس من ئەمێ بەتەنیا بگەڕمەوە وتم کاکە بۆ خاچی خوا تۆ چ ئینسانێکی چ زەمیرێکت هەیە چ وجدانێکت هەیە لەبەر چەند ساڵە لێرە وڵا ساڵەکە بێزار بوو کاش بنێ بۆ ئاهاتێگە ساڵەکەی بەزار ئەمە خەڵکە پێیان نەوتی ئەوروپا چۆنە وڵا نەمزانێت تا بەچای خۆم نەمبین ئەوروپا چۆنە وتم بەعکسەوە برای بەڕێزم گەورەترین فرسەت بۆ تۆ دروست بووە بە خۆت و چوار مناڵ هاتووی دوای 8 ساڵ 10 ساڵی تر ئەو مناڵان هەموو خریجی جامیعان هەموو ئیشی خۆیان دەکەن هەموو خەڵکی باشیان لێ دەرەچێ ئەبنا شتێکی باش بۆ کۆمەڵگا سەربەرزیە بۆ تۆ لەبەر ئەوە تۆ پێویستە ڕێی خۆت بگۆڕی بەڕاستی پێویستە بزانی هێندێ شت لای ئێمە جوانە کە توورەکەی بەڵام لای ئێمە لێرە جەریمەیە بۆی ئەوە بزانین جاران قانون تۆزێک نەرمتر بوو بەڵام ئێستا قانونیان تونتر کردوتەوە هەوڵ بدە با سارت نەبێت بەبێ ئیقامەیی یعنی بەڕاستی بۆچی دەبێت تۆ ئیقامە نییە هەوڵ بدەی سارت هەبێت نازانی ئەم سارەیە بەس دەعمێک بکەیت بەس حادیسەیە بکەیت فلیمت دەسووتێ بۆ هەتایە تووشی کە ئاباکەی ئەبیت نەجارێکی تر هێشتا قەرزت نەداوەتەوە ئەچی قسارە ئەکڕی بە قەرز ئەچی مەسەلەن هەندێک ئیشی غەرقانونی ئەەکەیت ئەمانە هەر هەموویان لەسەر ئەکەوێت ئاگادار بە نەفسی خۆت بگرەوە بەدوا نەفسی خۆت مەکەوە کەی ئیقامەت هەبوو کەی ئیشێکی باش هەبوو سیارێکی ئاخر مۆدێل بکڕە واللهی ئەو فرسەتانە هەموو دێتە پێش واللهی سەبرتان هەبێ ئەم شتانە هەموو دێتە پێش یعنی ئەگەر من باسی بەسەرهاتی خۆمتان بۆ بجێڕمەوانێ بەدەیان کۆتایی پێنە بۆیە برانی بەڕێز و خۆشەویستم ئەمانە چەند ئامۆژگارێک بوو و چەند ئەکسپریانێک بوو کە هەم بوو لەگەڵ ئێوەدا شێرم کردووە بۆ ئومێدەی ئیستیفادەی لێ بکەن بۆ ئومێدەی ئینشاءڵڵا دەرسی لێوەربگرن پێشوەخت حەزەکەم دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆک
وسنتري مولوي بكين لما وصاي خوشي اسمه وصا عبد الجبار ولا هاوريان مان الرخاوي داكوك برزان لو من نتوان مثل العراق سبكم وكو اويك او ديو ياساي وديو كالتوديك علاقه بخدي او هي وكو بنابر بلام حذكم وكو جنج هيكوا باسي او فرصه بين كلا بدسي اوا كما تشون استعد لم فرصه بين بو غوربون كما تصوري اما چانسێکی زۆر باش هەیە بۆی بتوانین تایە ببینە کەسێکی پێشەنگ کەسێکی سەرکردە بەواتە تەقلیدیەکەی لای خۆمان نا ئەوەی کە حیزبمان هەیە و کۆمەڵە و گروپێک خەڵک دوامانەکەوێ نا بتوانین لە بوارێکا ببین بە ئەستێرە بتوانین خزمەت بە مرۆڤایەتی بکەین ئێتر چ مرۆڤەکان مرۆڤی ئێرە بن یان لە داهاتوە مرۆڤەکانی لای خۆمان بن لەبەرەوە خۆشەویستان ئەو ناڕەحەتەی کە ئێوەی تایە کە لەوە چێ بەشێکتان مشکلەی یاساییتان هەبێ بەشێکتان مشکلەی وەڵام وەرنەگرتنەوەتان هەبێ بەشێکتان مشکلەی تری هەبێت ئەم گرفتانە هەمووی ڕوئەیات بەس گرنگ ئەوەیە نەکەوین و دڵنیا بە بۆ مرۆڤە زیتەڵەکان بۆ مرۆڤە ئازاکان بۆ گەنجە باشەکان هەموو گرفتێک بریتێ لە فرسەتێ بۆ گەورە بوون ئەم وڵاتە فرسەتی زۆری تایە کە تۆ ئەتوانی کاری زۆر گەورەی تیا بکەی ئەم وڵاتە زۆر بە ئاسانی ئەتوانی بگەیتە لێڤڵێک کە بتوانی لەوە تێپەڕبی کە تەنها پێداویستی خۆت دابینکەی بەڵکو ئەتوانی ببیتە خێرێکی گەورە خۆشەویستان پێناسە تازەکانی ژیان لە یەکێ لە دراسەکانی هاردڤەردا کە باسیەکە حەیات یەکسان نییە بەوەی کە چەند ئەژیت پێناسەی تازەی حەیات بریتیە لە ئیبداع و پێناسەی تازەی سەعادەت بۆ ئینسان بریتی نییە لەوە کە پارەیەکی زۆر دەبێت کە پیشەیەکی گەورەت هەبێ بریتیە لەوەی کە چەند ئەتوانی ببەخشی ئەمانە هیچ قسەی من نین هەمویان ئەڤیدەنس بیسن لە هاروارد باسیەکە لەبەرەوە ئەتوانین ببینە مەسادیری سەعادەتی زۆر مرۆڤی تر بەڵام بەکان مرۆڤ ئەمڕۆ ئێمە لێرە ئەمەیە بە خێرایی باس لەوە بکەین چی بکەین بۆ ئەوەی بژین بەس ژیان بە مانای داهێنان ژیان بە مانای بەخشین لەبەرەوە ئەم وەزعی کە ئێستا ئێمەی تایە لەم غەریبیەیە ئایا ئەکرێت تەوزیفیکەین بەڵێ ئەکرێت تەوزیفیکەین خۆشەویستان لە هەواوە قسە ناکەین من بە شەخسی خۆم لە عمرما 39 ئیشم کردەوە معلوماتان و هەموو جارێ بەم جێنەرێشەی تازەی خۆشمان لە کوردستان باسەکەین لە 5 ساڵ و نیوە دەستم بە ئیش کردووە یعنی کامە ئیش بە خەیاڵتادێ کردوومە هەر لە عەرەبانچێتی لە کۆڵبەری باوەڕ بفەرمون لەو شاخانەی تەوێڵە و بیارە دوو دەبەنەوتمان بە کۆڵەوە بۆ عمرمان 13 ساڵ 14 ساڵ نیو مەتر و تا مەترێ قاچمان لەناو بەفرا بووە هەموو دەقەیەکی لە چانسی ئەوەیە بووی کە بکەویتە بەر کەمینی پاسدارەوە تەقەت لێ بکەن و گیان لەدەست بێی اینجا دوایەوە وەرەوە سەر فەریکەنەوە سەر و پاچەکۆڵە سەر کرێکاری سەر حەماڵی سەر 7 ساڵ قاوەمەم فرۆشتووە فەریکەنۆکم فرۆشتووە تا چواری کۆلێژی پزیشکی پاڵم بە عەرەبانەوە ناوە وە شانازیشی پێوەکەم دەمەعەت ئینسان ئەبێت تەماع بێ لە خەیرە خوای گەورە ئەو ئینسانانەی خۆشەوێ المؤمن يخالط الناس ويصبر على آذاهم خير من لا يخالط الناس ولا يصبر على آذاهم خوا ئەو مسلمانانەی خۆشەوێ کە تەعامل لەگەڵ خەڵکاکە کە تێکەڵاوی خەڵکە بن کە تێکەڵاوی خەڵک بووی ئازاری خەڵکی دێتە لات چکە دارێ بەردار بێبەر بێ خەڵک بەردی تێناگرێ داری بێبەر بە وەحەسێ بۆ خۆت نە لەقت کێشن نەپەڵ ئەخەن بۆت لەبەرەوە ئەگەر ئەتەوێت گەورەبی ئەبێت تەحەمولی ئازاریش بکەی هەر کەسێ ئەیەوێ بگا بە گوڵ ئەبێت تەحەمولی ئازاری درکی دەوری گوڵ بکە وەمە مشکلەیەکی گەورەمانەیە لە جەنەرێشنەکەی خۆمان بە تایبەتی لە گەنجەکانمان لە کوردستان لای خۆمان زۆرجان بۆیان باسەکەین ژیان پڕە لە ناڕەحەتی بە تایبەتی ئەو کەسانەیانێت گەورە بژین ئیتر ئیسلاحەت ئازاریانەیە ناڕەحەتیانەکە چکە کەسێک کە بێخەم بێ لە خەڵک ئەو خەڵکە لەوە چێ خانەوادەکەی خۆت بێ لەوە چێ میلەتەکەی خۆت بێ لەوە چێ هاوپیشەکانی خۆت بێ لەوە چێ هاوتەمەنەکانی خۆت بێ ئەگەر بێخەم بی بەرامبەریان ئەکرێ ظاهیریەن ئیسلاحەت بکەی بەڵام ئیسلاحەت
مرۆڤە گەورەکانەوەمان پێ ناڵێن بەریتانیەکان دەمێکە پێیان وتون جەماعەت پێیان وتون تا چەند ئامادەبی ڕسک بکەی لە ژیانتە ئەوەندە ئەتوانی گەورەبی چانسی گەورەبوونی ئینسان بریتێ لە چانسی ڕسککردنی بەشێ لە ڕسک ئەوەیە وەکو عامی خەڵک نەخەوی وەکو عامی خەڵک ئیسراحەت نەکەی وەکو عامی خەڵک هەدەفەکانت بچووک نەبن ئەو مرۆڤانێکە گۆڕانکاریان کرد لە مێژووە دائما 2% هەموو کۆمەڵگایەک خاصەتی قیادیتیایە خۆیان دەکەن بە قوربانی تا چەند بتوانی قوربانی بێ ئەوەندە چانسی گەورەبوونت هەیە گەرمی سەرجەم ئەوانەی کە ئامادە بوون هەر لە ئەندامانی داکۆک لە چالاکوانان هەر کەسێک تر وە میوانە بەڕێزەکان بۆ مامۆستا جەباریش دەستخۆشی لێکم دووبارە زۆر سپاس یەکەم هەم بۆی کە ئەم دەرفەتەی پێداین لێرە لە خزمەتی ئێوەیە بین و جەنابیشی بە قسە جوانەکانی بە ئامۆژگارەکانی بە ئەزمونەکانی توانی کۆمەڵێک زانیاری باش و گرنگ و بەسوود بە ئێمەمانان بە هەموو ئامادوان بگەێنێەوە هەروەها سپاس دکتۆر عەبدولفەتاح شەکەم دکتۆر عەبدولفەتاح هەورامی کە لێرە ئامادە بوو و ئەو دەرفەتەی پێداین لەم سەردانەیە بۆ بەریتانیا کە کۆمەڵێک زانیاری گرنگ و بەسوود بگەێنێت بە ئێوەی بەڕێز لە دوای ئەوە پێم خۆشە بە پوختی باسی شتێکتان بۆ بکەم ئەوشەوەیە کە هەرێکێک لە ئێوە لە شوێنی خۆیان ڕۆڵی سەرکردا ئابینێت بەڵام گرنگیش ئەومان بیر نەچێ من یەکەم کەس لە خۆمەوە دەستم پێ کردووە و دایمەن ئیشیڵێمەوە سەید القەومی خادیمهم من خزمەتکاری هەر هەموویم لە هەر شوێنێکا بم چونکە خزمەتکردن بە گەورەی ئەبینم و لە هەر شوێنێکی شابم هەوڵم ماوە کار بکەم لە جیاتوی قسە زۆر بکەم چونکە کارکردن زۆر گرنگە جۆزیف گۆبڵز لە زەمەنی پێشووی حکومەتی ئەڵمانیا وتەبێژی حکومەتەکە بوو دکتۆر جۆزیف گۆبڵز ئەڵێ باوەڕبوون بەسبەینێ باوەڕبوونتە بەسەرکەوتن هەرێکێک لە ئێمە نازانین تاکەیەژین بەڵام بڕوامان بەوەیە کە ڕۆژێکی تر دەرفەتمان هەبێ ئەم بڕوابوونەمان وامان لێ ئەکات لە ئەسڵا لا ئیرادی بڕوامان بەوە هەیە کە ئێمە دەرفەتێکی ترمان لەبەردەسایە کەواتە با هەوڵێکی تر بدەین با دیسانەوە هەڵسینەوە چونکە گرنگە وەک چۆن دکتۆر عەبدولفەتاح باسی کرد شێعرە جوانەکەی مەولەوی ئەڵێ هەر کەس تەوەلود دووبارەش نییە لابد سەعادەت ستارەش نییە فعلا لەدایکبوونەوە گرنگە ئەوەی کە ئێمە ژنگەکەمان گۆڕیوە کۆمەڵگەکەمان گۆڕیوە کەلتورەکەمان گۆڕیوە چۆن بتوانین دیسانەوە لێرە سەر لە نوێ دەست پێ بکەینەوە ئەوەی کە من بەستم بوو بە پوختی بیڵێم هەرێکێک لە ئێوە لە شوێنی خۆیان سەرکردەیەکە بۆ خێزانەکەی بۆ هاوڕێکانی بۆ هاوکار و هاوپیشەکانیەکە لە شوێنێکە ئیشەکە بۆ ناو ڕێکخراوەکە و بۆ سەرجەم کۆمەڵگەی کوردی بەریتانی بەڵام گرنگە ئێمە ئەومان لە بەرچاو بێ هەرێکێک سەرکردەی بەشێکە هەرێکێک سەرکردەی شوێنێکە هەمومان پێکەوە هاوکارە بین بۆی کە ئیش لەسەر بنیادنان بکەین هەموو جارێک وتومە با هەمومان پێکەوە کار لەسەر بنیادنان بکەین نەک ڕوخاندن چونکە زۆر جارە ناو کوردی خۆمانە ئەو شتانە عنی باوە ئەوترێتەوە کوردی ئێمە بەو شێوەیە بەڵام گرنگە زۆر گرنگەوە ئەجزانیت ئێوەمانان ساز بخوا کەسانێکی بەتایبەتی ئەم جیلە تازەیە کەسانێکن لەبەروی زانیاریەکان زۆر ئاسانەگاتە بەردەستان و لێ هاتووی جیاوازتانە سکیڵی جیاوازتان هەیە پێم خۆشە هەمومان بێکەوە بتوانین وەک چۆن مامۆستا جەبار سوپاسیەکەین دووبارە کەوتی ئەم سەنتەرە و ئەم ناوەندە و ئەم مزگەوتە ماڵی هەموو کوردێکە ماڵی داکۆکە ماڵی ئەندامەکانێتی ماڵی چالاکوانان و هەر کەسێکی کۆمەڵگەی کوردی بەریتانیا ئێمەش بتوانین داکۆک بە ماڵی هەمووان بزانین داکۆک بۆ هەمووانە نەکەمەوە چ لەلایەن سەنتەری مەولەوی بێت چ لەلایەن ڕێکخراوی داکۆکەوە بێ کۆڕ و کۆبوونەوە و سیمیناری هاوشێوەمان هاوشێوەی ئەوەی کە ئەمڕۆ کردمان بەردەوامی ئەبێ دەستان خۆش بێ شاد و سەربەرز بن بەسەرێکەوە زۆر خۆشحاڵین ئەمڕۆ لێرە وەکو پەنابەران و وەکو ڕەوەندی کوردی لێرە ئەم چاڵاکیەمان کردووە بەشدارین لەم چاڵاکیە بۆی توانەکانمان پەرە پێ بدەین بەسەرێک تریشەوە زۆر بێتاقەتین بەوەی کە ئەمە هەموو توانە مرۆیە دەکرا لە کوردستان استفادەی لێ بکرێ ئەم هەموو هێزی گەنجانە ئەکرا لە کوردستان استفادەی لێ بکرێ بەڵام بەداخەوە دەستی بارزانیەکان و دەستی تاڵەبانیەکان بشکێ کە ڕۆژگارێکیان بۆ خەڵک دروست کرد وان لێکردن ناچار بن ڕێگای هەندەران بگرنەبەر و ئەم کۆچەش هەر لە دێر زەمانەوە بەردەوام بووە
ڕۆژگارێک سەدام حوسێن خەڵکی ناچار کرد خەڵک بێتە ئەوروپا و لە ئەوروپا ژیانی خۆی دامەزرێنێ ئێستاش بارزانیەکان و تاڵەبانیەکان خەڵکیان ناچار کردووە گومانەکەم تا ئێمە لە ناو کوردستانە شۆڕشێک بەرپانەکەین ئەم گەنداڵانە لەسەر حکوملانە بین هەر جارێ و یەکێک دەبێتەوە کار بۆ ئەوەی ئێمە و مناڵەکانمان و منداڵەکانیشمان بەردەوام وەکو پەنابەر لە دووری وڵات بژین. ئەمڕۆ هەستاین بەڕێخستنی ئەم سیمینارە سیمینارێکی تایبەت بۆ بەرەوپێشبوونی گەنجەکانمان و چاوکراوبوونی زیاتریان کە هیوادارم زیاتر بەشداری ئەم سیمینارم بکەن بەهۆی سوودگاندن پێ. ئێمە وەکو ئەندامان و چالاکوانی ڕێکخراوی داکۆک کە ڕێکخراوی داکۆک ئەستا بوو سیمینارە لەگەڵ ماڵی مەولەوی لە شاری لیدس کە دەکە باسییان لە خواستی گەنجانە کە لێرانە گەنجان چۆن خۆیان پێ بگەێن و چۆنیش گەنجەکانمان خۆیان بە دوور بگرن لە شتە ناقانونیەکانی ئێرە و زۆر سپاسی ڕێکخراوی داکۆک و ماڵی مەولەوی دەکەین لە شاری ماچستەر. سپاسی سنتەری مەولەوی و ڕێکخراوی داکۆکەکەم کە بارکێکی پیرۆزی لەم جۆرە هەساون کە ئەم جۆرە کارانە شوێنی گرنگی خۆی ئەگرێ و بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک.